سعودیە ژمارەی حاجیانی ئەم ساڵی بۆ 1 ملیۆن کەس بەرز کردەوە. وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێمیش دەڵێت هەرچەندە ئەو ژمارەی لە 150 ژمارەی حاجیانی پێش سەردەمی کۆرۆنایە، بەڵام 4350 کەس لە هەرێم ئامادە کراون بۆ ئەنجامدانی حەج لە ئەم ساڵدا. وەزارەتی حەج و عومرەی سعودیە بڵاوی کردەوە ئەم ساڵ ئەو کەسانە دەتوانن حەج بکەن کە تەمەنیان لە خوار 65 ساڵەوەیە و دەبێت کەسەکە دووژەم ڤاکسینی کۆرۆنای وەرگرتبێت و بەڵگەنامەکانیشی لەلایەن وەزارەتی تەندروستیەوە پشتڕاست کرابێتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەو کەسانی کە لە دەرەوەی سعودیە دێن بۆ فەریزەی حەج دەبێت بەر لە 72 سەعات پشکنینی PCRی کۆرۆنایان کردبێت. وەزارەتی حەج و عومرەی سعودیە جەختیشی کردەوە هەموو حاجیان لەبەر تەندروستیان و دەوروبەریان دەبێت لە کاتی ئەنجامدانی ڕوکنەکانی حەج پابەندی ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزیەکان بن. هاوکات نەبەز ئیسماعیل وتەبێژی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەرێم بە کورساتنویزی ڕاگەیاند ئەو 1 ملیۆن حاجیەی سعودیە ڕاگەیاندووە لە 150 ژمارەی حاجیانی پێش سەردەمی کۆرۆنایە. وتەبێژی وەزارەتی ئەوقاف ئاشکراشی کرد 86,000 کەس لە هەرێمی کوردستان ناویان بۆ ئەنجامدانی فەریزەی حەج تۆمار کردووە. ساڵی 2019 تیرپشک بۆ ناوەکان کرا و 4350 کەس ناویان دەرچوو بۆ ئەنجامدانی فەریزەی حەج لە ساڵی 2020دا. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سعودیە بۆ ماوەی 2 ساڵ ئەو کەسانەی وەرنەگرت کە لە دەرەوەی وڵاتەوە بەنیازی حەج بوون و پرۆسەکە بە تەواوەتی ڕاگیرا. بەڵام لە ئێستادا کە سعودیە ڕەزامەندی دەربڕێ بۆ وەرگرتنی کەسانی دەرەوە و نیوەی ساڵانی ڕابردوو وەردەگرێت، پێویستە وەزارەتی ئەوقافی هەرێمیش میکانیزمێکی دیکە بۆ ڕەوانەکردنی نیوەی ئەو حاجیانە دەستنیشان بکات کە ناویان تۆمار کردووە. بەپێی داتا فەرمیەکان بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، سعودیە لە وەرزی حەج و عومرەدا ساڵانە بڕی 12 ملیار دۆلار داهاتی دەستکەوتووە.